11 تشرینی دووەم 100 ساڵ بەسەر کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەمدا تێدەپەڕێت. جەنگێک کە زیانی گیانی و ماڵی گەورەی بە بەشێکی گەورەی دنیا گەیاند. بەهۆی پێشکەوتنی شۆڕشی پیشەسازی، دەست بە سەرداگرتن و خاوەندارەتی دەریاکان، ڕێک نەکەوتن لەسەر داگیرکردنی وڵاتی مەغریب، توندبوونەوەی ململانیەکان و دەیان هۆکاری تر، لە 28 تەمووزی 1940 جەنگی جیهانی یەکەم لە نێوان ئیمپراتۆریەتی رووسیا و ئیمپراتۆریەتی ئەڵمانیا دەستی پێکرد و جەنگەکە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپا و ئەفریقا و ئۆقیانوسەکانی ئەتلانتیک و پاسفیک و هندی گرتەوە. لە 28 حوزەیرانی 1940 میراتگری تەختی پاشایەتی نەمسا و هاوسەرەکەی لە کاتی سەردانێکیاندا بۆ سەراڤیۆ لە ناوچەی بۆسنە و هەرسک لەسەر دەستی خوێندکارێکی سڕبی تیرۆر کران کە ئەم ڕووداوە بوو بەهۆی گرسەندنی ناڕەزایەتی نەمسا بەسەر سڕبدا و ئاگری جەنگی جیهانی یەکەمی هەڵگیرساند. لە جەنگی جیهانی یەکەمدا کە 4 ساڵ و 3 مانگی خایاند پاش ڕوبەڕووبوونەوەی 7 ملیۆن سەرباز 37 ملیۆن هاوڵاتی مەدەنی و سەرباز گیانیان لەدەستدا و 21 ملیۆن کەسیش بریندار بوون و دەیان ملیۆنیش بێسەر و شوێن بوون. هەروەها بۆ یەکەم جار لە مێژوودا چەکی کیمیایی و بەردومانی ئاسمانی بەکارهات. دوای جەنگەکەش پەتایەکی گەورە بە ناوی پەتای ئیسپانیەوە بە ئەوروپادا بڵاو بوویەوە و نزیکەی 20 ملیۆن کەس بەهۆی پەتاکەوە گیانی لەدەستدا کە ئەم پەتایە بە گەورەترین پەتای ناو مێژوو دەزانرێت و هاوتای ژمارەی کوژراوەکانی جەنگەکە زیانی گیانی لێکەوتەوە. بەم پێیەش لە ماوەی چەند ساڵێکی کەمدا جەنگ و پەتا بەیەکەوە نزیکەی 40 بۆ 50 ملیۆن مرۆڤیان کرد بە قوربانی. لە مەیدانەکانی جەنگدا شکستێکی گەورەی سەربازی ئەڵمانیای گرتەوە و سەرنجام بێ هیچ مەرجوبەندێک ئەو وڵاتە داوای ئاگربەستی کرد، بەڵام هاوپەیمانان وتوێژیان لەگەڵ حکومەتە ئیمپراتۆریەتیەکە ڕەت کردەوە و پاش پێکێنانی حکومەتی کۆماری لە ئەڵمانیا ئاگربەست بەسترا و شەڕ کۆتایی پێهات. 50 کیلۆمەتر لە دەرەوەی پاریس و لە دارستانێکدا و لە ناو واگۆنی شەمەندەفەرێکدا ڕێکەوتنی کۆتایی هێنان بە جەنگی جیهانی یەکەم واژۆ کرا. دواتر فەڕەنسیەکان مۆزەخانەیەکی تایبەتیان بە دەوری ئەو واگۆنەدا دروست کرد و وەک سیمبولی سەرکەوتنی خۆیان بەسەر ئەڵمانیەکان هێشتیانەوە. لەو ڕێکەوتن نامەیەدا ئەڵمانیەکان ناچار کران پارێکی زۆر بە فەڕەنسا و بەریتانیا و زیان لێکەوتوەکانی تری جەنگەکە بدەن. بە جۆرێک دواهەمین پشکی ئەو پارەی ئەڵمانیا بە فەڕەنسایدا لە ساڵی 2010 کۆتایی پێهات. سودمەندی یەکەمی جەنگەکە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بوو، لەبەر ئەوەی لە دوای شەڕ و لە ئەنجامی وەرگرتنەوەی قەرزەکانیدا بەبێ ئەوەی جەنگەکە خاکی وڵاتەکەی بگرێتەوە ئەمریکا لە سەدا 45 ئاڵتوونی یەدەگی جیهانی بەدەستێنا. ساڵانە یادی کۆتایی هاتنی جەنگی جیهانی یەکەم دەکرێتەوە. بۆ ئەم ساڵیش لە پاریسی پایتەختی فەڕەنسا و لەسەر گڵکۆی سەربازی بوون و تابلۆی سەرکەوتن بە بەشداری سەرانی 70 دەوڵەتی کاریگەری جیهان و لە ژێر ناوی کۆنگرەی پاریس بۆ ئاشتەوایی یادەکە بەڕێوە دەچێت. لە ساڵی 1945ەوە تا ئێستا سەرۆکی فەڕەنسا و ڕاوێژکاری ئەڵمانیا لەناو هەمان فارگۆنی شەمەندەفەرەکە چاویان بە یەکتری نەکەوتووە، بەڵام وا بڕیارە لە ڕێوەڕەسمی یادکردنەوەی ئەم ساڵدا و بۆ یەکەم جار ئێمانوێڵ ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا و ئەنگێلا مێرکڵی ڕاوێژکاری ئەڵمانیا لەوێ چاویان بە یەکتری بکەوێت.